باز لە خۆڵبارین و کاریگەریەکانی لەسەر ژینگە و خاکەکەین و گەزین لە ئەم چەند ڕۆژەی ڕابردووە خۆڵبارینێکی زۆر ڕووی لە ناوچەکانی عێراق و هەرێمیش بە تایبەتی کردهبوو کە سەرەتا خۆڵبارینەکە لە شاری هەولێر و خۆشەویستەوە دەستی پێکرد بە ڕێژەیەکی یەکجار بەقوت بوو، یعنی بە شێوازێک بوو کە ڕەنگە مەودای بینینی هاوشێوی چۆن لە زستانە تەمێک هەیە مەودای بینین کە مەکاتەوە بۆ شێوازەش لەم چەند ڕۆژێ ڕابردووە خۆڵبارینەکەش بەم شێوازە بوو. جا ئێمە گفتوگۆ لەسەر ئەوە ئەکەین با بزانین کاریگەری خراپەکانی خۆڵبارین لەسەر ژینگە بە شێوازێکی گشتی چین. ڕەنگە زۆربەی زۆرمان لە کاتێکا کە خۆڵبارین ڕوو لە ناوچەکەمانەکە دەست بەجێ دوعای ئەوە بکەین بڵێن خوای گیان بارانێک ببارێت ئیتر ئەم خۆڵەی پێوە بڕوات و کەشەکە کەشێکی ڕوون و پاکتر دەربکەوە. ئایا خۆی لەخوا لە دوای خۆڵبارین بارانبارین تەندروستە، یعنی شێوازێکی باشە بۆ ئەوەی کە خۆڵبارینەکە لەگەڵ خۆی بەرێت بە شێوازێکی گشتی گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر باسط بورهان کە بەڕێزیان پسپۆری ژینگە و خاکن و ئێستا لەگەڵمان ئامادەیە. دکتۆرگیان سڵاو لەبێتەوە ئەم کاتت باش. بانی باش دکتۆر. سڵاو لێوەش بەهێنتان باش، سڵاوەوە بینەرانتان و هەروە سپاس بۆ کورتسات بۆ گرنگیدان بە بەرنامە ژینگەیەکان کاتێک. بەخێر بێ سەرچاوان دکتۆر لە ئەم چەند ڕۆژەی ڕابردووە خۆڵبارینێکی یەکجار زۆر هەبوو، ڕەنگە بە شێوازێک بوو بێ کە کاریگەریشی هەبوو بێ لەسەر تەندروستی زۆرێک لە خەڵکی بە شێوازێکی گشتی. هەمان شێوەی کە کاریگەری خراپ لەسەر تەندروستی خەڵکی دائەنێ بە هەمان شێوەش کاریگەری خراپ لەسەر ژینگەدا ئەنێ ئەم خۆڵبارینە. بەڵێ سپاس بۆیەوە. ڕاستەکەی با پێش هەموو شتێک بە مقادمێ بڕین ناو بابەتەکەەوە کە خۆڵبارین لە ڕووی علمیەوە چییە و بۆچی هەمومان باپیرانمان ئەڵە چەند ساڵی لەوە پێش یا 20 ساڵ ساڵم شتی هەر نەبووە کە ئەمە شتێکی تازەیە. ئەم شتە تازەیە چیە لە وڵاتی ئەمەیە تازە نە لە عالەما تازەیە. وڵاتی ئەمە تووشی بەرحاڵ ئەو گۆڕی مەناخی کە لە عالەمە کلایمەت چێنج ناوی لێ بێ ئەو گڵۆبال وۆرمینگە و گەرمبوونی گۆی زەویە تەسیرات و کاریگەریەکی لەسەر هەموو عالەم کە ئەمەش بەشێکی لەو شتانە ئەنجامی ئەو شتانە کە کاریگەریەکە بە چای خۆمان ئەبینکەوە بەم شتە لای ئێمە 20 ساڵەکە دەستی پێ کردووە. خۆڵبارین لە ڕووی علمیەوە چییە؟ بەشێک لە ئەو خاکەیە کە بە وزەی بە هەڵەگیرێتە ناو هەوای ئێمەوە وڵات بە وڵات تێپەڕ ئەبێ بەهۆی وزەی باکۆ چەند بە خۆت بێ وڵات بە وڵات ئەم شتە تێپەڕ ئەبێ کەوا بوو ئێمە ناتوانین بڵێن ئەم سەرچاوی ئەم شتە عێراقی ئەمە نییە، سەرچاوی ئەم شتە لەوانەیە چەند وڵات وڵاتر جاری وایە چەند قاڕە ئەم ئەلمی پێڵەن ئەیربۆرن پارتیکل ئەو بەشە زۆرودانەی کە لە هەوایە دروست ئەبن کەوا بوو خۆڵبارین علمیەکەی بەشێک لە خاک کە زۆر بچووکە تەنانەت ئەگەر قیاسی ئەو شتانێک کە لە خۆڵا هەیە ئەتوانێت لە 2 مایکرۆن دەست پێ بکات. 2 مایکرۆن زۆر قیاسێکی بچووکە 0.005 یعنی لە سەدا 5 میلیمترێک تا 2 مایکرۆن بەشێکە لە خۆڵکە پێڵێن کڵای لە ڕووی علمیەوە بەشێکی زۆر بچووکی خۆڵە کە ئەم بەشە بچووکە بەشێکی زیندوی خۆڵە توانین بڵێن چون ڕێژەیەکی زۆر بەکتریای تایە ڕێژەیەکی زۆر کەڕوەکانی تیا ئەنواعی شتەکانی تایە کەوا بوو ئەگەر بۆ خۆڵبارین چیمان پێویستە خاک لەگەڵ هەوا. بەڵام بۆچی قەدیم نەمان بوو ئێستا هەمانە لەبەر ئەوە ئێستا خۆڵەکانی ئێمە وڵاتانی دەوروبەرمان شەی نەماوە. یەکێ لەم فاکتەرە زۆر گرنگانەی کە شێ نەماوە یەک گۆڕینی مەناخە و دوو بەڕاستی ئەم شەڕێکە لەم ناوچەیان چەند ساڵی ئەخیر هەبوو هە لە 2023 بیگرە تا ئێستا شەڕی سووریا شەڕی عێراق وای لاتوە کە زۆر کەم گرنگی بدرێ بە پاراستنی ئیشە ژینگەیەکانە پاراستنی ئەو شتێک کە پێشتر لە بەرنامەیەکیشە باسمان لێکەوە دەزێرتیفیکەشنیان بە بیابان بوون. ئەو هۆکارانەی کە وشکبوونەکان هۆکاری دروستبوون بە بیابانبوونی وڵاتانی شەرقە لەوسەد خاستەن کوێت، یەمەن، سعودیا، عێراق و سووریا کەوا بوو سەر چاوەکان لێرەوەیە هۆی سەرەکی وشکبوونی زەویە ئەم وشکبوونە شێکەم بوونە یەک باران کەمبارینە و دوو لە عێراقی خۆمانان بەداخەوە توانین بڵێن کەمبوونی شتێکە هۆکاری بەستنی چەندانەیەک سەدە لە تورکیا کە بەڕاستی بڵێن کارەساتێکی زۆر گەورە ئەخولقێنە بەداخەوە لە چەند ساڵی داهاتووە وەزعەکە زۆر بەرەو خراپبوون ئەڕوانە باشتر بوون لەبەرەوەی تورکیا 2 سەدی گەورەی ئاتاتورک و نیلیسۆی دروست کردووە لە تورکیا لەسەر دجلە و فرات کە توانێت لە سایە 60 ئاتاتورک لە سایە 60 ئاوی دجلەوە لە سایە 75 ئاوی فرات لە چەند ساڵ داهاتووە ئەبەستێ وەکو چەکێکی بڵێن چەکێک بەکاری لەداهاتوە هەمان بیسمانەکە لەداهاتوە شەڕی وزەنیە شەڕی ئاوە کەوا بوو مقادیمەکە ئەوەیە وشکبوون بەهۆی نەبوونی ئاوە و هەڵگرتنی لە ڕێگەی ئاوە باو ئەم تۆز و خۆڵبارینە دروست دکتۆر ئەتوانین کاریگەریەکان یاخو هۆکارەکانی ئەم خۆڵبارینە دەستنیشان بکەین یاخو زۆر جارڵێن ئێمە
ئەو ناوچانەی کە لە خواروی عێراقن یاخۆ ناوچانەی کە ڕێژێکی زۆر بیابانیان هەیە ئەوانە کاریگەریان دروست کردووە لەسەر عێراق بەگشتی و بە تایبەتیش هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لە چاو ئەو ناوچانەی وڵاتە عەرەبیەکان لەوانەیە بڵین باشتر و ڕێژەی سەوزاییمان باشترە لەو کەمەش کاریگەری هەیە ئەم خۆڵبارینە ئەتوانین دەستنیشانی بکەین کە هۆکارە سەرچەکەی کوێیە؟ بەڵێ ڕاستەکەی لە ناوچی ئێمە چەند سەرچاوەیەکە لە سووریا وەکو موقعکە دانراوە سێ سەرچاوە لە ناو سووریا هەیە لە مەرکەزی سووریا یەک سەرچاوە لە سنووری عێراق و سووریا هەیە یەک سەرچاوە لە ناوەڕاستی عێراقا هەیە ناوەڕاست بەرەو باشووری عێراق و بیابانێکە لەو ناوەڕاستیە هەیە سەرچاوەیەک لە شمالی ئەفریقا و سەرچاوەیەک لە بڵین باکووری ڕۆژهەڵاتی سعودیە تقریبا 5-6 سەرچاوەیە لە ئێران هەیە بەڵام ئێران بە عەکسەوە نایەت و بڵێ ئێمە تۆز و خۆڵبارنی ئێمە ڕابۆ ئێران ڕابۆ ئەفغانستان و لە ڕۆژهەڵاتی خۆی کەوا سەرچاوەکان دیارن کە کوێ ئەو بیابان ئەو شوێنانەیە کە بە بیابان بوون و شیان زۆر دابەزیوە منتیقە بین دجلە الفرات بەداخۆ کە قەدیم بڵێن سەرچاوەی زراعی هەموو عالم بۆ کە زراعات یەکەم جا لە عالەمە لێ سەرچاوی گرتە بەڵام ئێستا بەهۆی ئەو سەدانە و کە وشک بووە کەوا سەرچاوەکان دیارن و جوغرافی شوێنەکان کوێیە بەڵێ هەرێمی کوردستان خۆی سەرچاوە نییە بەڵام هەروە کەوتم پارتیکلێک یا دنکۆڵێکی بچووکی 2 مایکرۆنی خۆڵ ئەتوانێت چەند مانگ لە هەوا بمێنێتەوە ئەوە نە سووکە هەتا وزەی هەواکە بێت ئەتوانێت چەندین مانگ لە هەوا بمێنێتەوە ئێستا ئەم خۆڵە ئێمە کە لە ئەم شەوە نەما ماناوە نیە کە تەواو بوو ڕۆژ ئێستا لە سەری تارانە لە ئێرانە ئێستا مثلا تا دوێنێ فڵقەکان لە تاران ئێستا کەنسەڵ بووەتەوە ئەمڕۆ کەوابوو لە هەولێر پێرێ بوو ئێستا ڕۆژە تاران کەوابوو ئەم شتە لە ئێمە نەماوانی نەماوە عینەن خۆڵەکە هەیە بەشێکی دابەزی و لە ئێمە بەشێکی چوتە ئێران ئێستا لەسەر ئێرانە بەڵێ دکتۆر ڕەنگە زۆربەی کات کە خۆڵبارین ئەبێت زۆرێک لە ئێمە دوعای ئەوە بکەین یەکسەر بڵێن خوای گیانبارانە ببارێ بۆ ئەوی جەوەکە ساف ببێتەوە پاک ببێتەوە ئەمە خۆی دروستە یعنی هەرکە خۆڵبارین هەبوو پێویست بەوە ئەکاکە بە دوایە بارانێکە بێ بۆی جەوەکە پاک ببێتەوە ڕاستەکەی بە بمانێ نەمانێ باران بەرحاڵ هەر ئەبارێت لێرەش نەبار لە وڵاتێکی تر ئەبارێتەوە بوو یەکێ لە هۆکارەکانی دابەزینی ئەم خۆڵە لە هەوایە یا ئەوەیە وزەی هەواکە ئەوەنە کەم بێتەوە کە خۆی وردە بە کێشی خۆی دابەزە کە زۆر کەمە یا بارانباری لەم دوو حاڵە بە دەر نییە بوو یا هەوای بە یا بارانە بارە بارانبارینەکە خۆی لەو ڕۆوە بڵین خراپ نییە وایە کەش وایە شوێنە پاکەکاتەوە وایە تەسیراتی کاریگەریەکەی ئەوە بێ کە خۆڵبارینەکە لەو شوێنە زۆرتر بێتەوە بەڕاستی چونەوە کاتە زۆر بە سەریعتر هەمووی دێتە ئەو شوێنە یەکێ لە خراپیەکانی ئەوەیە کە وتم بۆتان هەر گرامێک لەو تۆزە ئەو تۆزە و خۆڵبارین چون بەشێک لە گرنگترین بەشی خۆڵەکە کە ئەتوانێت ئەو بەشە خۆڵی کە لە خۆڵ ئەبێتە خۆڵبارین شەحنەی لەسەر و کارەبا ئەو بەشە بڵێ شەحنی ناقص و زایدی لەسەرەکە بۆ ئەتوانێت بە ئاسانی بەکتریا و کەڕ و فەنگای کەم لە عەلمی پێڵێن لەسەر ئەو دنکە خۆڵانە بوەستێت بۆ ماوەیەکی زۆر هەر گرامێک لە ئەم خۆڵبارینە ئێمە ئەتوانێت تا نزیکەی 10 ملیۆن دانە بەکتریای تیاجێ بێتەوە 10 ملیۆن بەکتریا لە 10,000 جۆری جیاواز بەکتریا لەگەڵ خۆیان بێنێت بەڕاستیەکە لە شتە خراپەکانی ئەوەیە کە ئەنواع بەکتریاکان و کەڕوەکان ئەتوانێت لە سعودیا و لە یەمەن لە کورد لە هەموو شوێنێک ئەگەر هەبێت بیگوازێتەوە بۆ ئەو پارچانەی ترکەوە بۆ ئەمە دابێتە خۆڵە و هەروە لە ماڵەکان دێتە ناو ماڵی ئێمە لەسەر گەڵای دارەکان ئەنیشە لەسەر هەموو شوێنە کەوا بۆ ئەمە وەکو بەس سەرچاوێکی خاک خەڵکی سەری نەکاک و سەرچاوێکی بەکتریا و پیساییش سەیری بکەن بەڕاستی پاک بکرێتەوە بێت ماڵەکان ئاگیان لە خۆیان بێ هەروەها دوای چین سەر بابەتەکە چی بکەین بەڕاستی زۆر باشە کەواتە ئەمەنە کاریگەری خۆمان وەکو تەندروستی و چەنە بەجێڵێ چەنە لە سەرتاشە لەگەڵاو کارمەژین باسمان کرد با باسێکی ئەو بکەین ئەم هەموو بەکتریایە لەگەڵ خۆیان ئەهێنێم کەڕووە لەگەڵ خۆیان هێنێ کاریگەری لەسەر سەوزایی چییە بێت دکتۆر چکە ئەبینیت بە شێوەیە لە شێوەکان ئێستا لە وەرزی بەهارین هەندێک گوڵە پشکوێت ینی دەگۆڵی ئەبێت کاریگەری ئەبێت لەسەر ئەوانە کە کەم بێتەوە ڕێژیان ئەتوانێت کاریگەری هەیە بەڵێ بەس پێش پرسیارەکەی تۆ بەکتریاکان قرار ینی پێویست ناکە هەموو بەکتریا ئێمە لێ بترسین چون هەموو ئەو خۆڵی خۆشان بەکتریای تایەکە بۆ هەموو بەکتریاکان زیان بەخشن بەڵام لە هەندێک شوێنە ڕیسەرچ کراوە کە هەندێک بەکتریاکە بێتە هۆی نوع ئیلتیهابی مێشکە منەنژیتی پێڵەن لەو خۆڵەیە زۆرەکە بەڕاستیەوە کارەساتە بەڵام ئەتوانێت بەکتریا سوود بەخش بێت توانێت زیان بەخش بێت بۆ بینەوە سەر بەشی سەوزایی تەسیری ئەوە بەڕاستی ئەوە بێ کە ئەگەر زۆر بێ بنیشێت بڵێن توێژاڵێکی زۆر ناسک لەسەر گەڵای دارەکان لەسەر گوڵەکان دروستەکە ئەمە نەوەکو بەکتریاکە وەکو ئەوەی کە بەرگریەکە لە گەیاندنی تیشکی خۆر بەسەر بڵێن ئێریایان سەطحی ئەو گەڵایانە ئەمەوێتە هۆی ئەوەی کە پرۆسی ڕۆژناپێکاتن کە ڕوەک بەوە ئەژی لەو ماوەیە کەم بێتەوە تۆزێ وهروەها لە وڵاتانێک کە خۆڵبارین زۆرە توێژینەوەیانەوە کە لە سا 20 بۆ 30 جار بۆتە بۆی کەمبوونەوەی بەرهەم بەعام هەموو بەرهەمەکان بەرهەمە خۆراکیەکان کابوو بەڵێ ئەتوانێت کە بەرحاڵ ڕوەکێکە گوڵ ئەکا
ئەو گوڵەیە کە ئەپشۆکێ بنەرومەیەک ئەبێتە میوە ئەبێتە ئەو بەرهەمێک ئێمە خوێن ئەگەر گوڵەکە لەسەری ئەوە بنیشێت ئەو سپۆرانەی کە ئەبێتە هۆی پیتاندنی گوڵەکان دروستکردنی میوەکە لەو کاتیا ئیش ناکەوە بەڕاستی بێتە هۆی کەمبوونەوەی بەرهەم. بەڵێ دکتۆر سوودی هەیە خۆڵبارین یا بە زیانی هەیە؟ ڕاستێکەکەی سوودێکی هەیە بەڵام ئەوانە زیانەکانی زۆرە سوودەکەیکەن بەڵام سوودەکەی بەڵە سوودی هەیە سوودی ئەوە چییە؟ ئەوەیە کە لەگەڵ خۆیان بتونمەوانی بەکتریای سوودبەخشن دەکات بێنەوە بەڵام سوودێکی تری ئەوەیە کە لەبەر ئەوەی کە لە بەشی ئەمە خۆڵ بەشێکمانەیە 20 سانتیم یەکەمی خۆڵ کە بەشی بەرپیتی خۆڵە سەمادی تیا بەکاراتەوە شتە باشانەی و مادەی ئەندامی شتانێت تایە بەڵام ئەمە خۆی نادنە ئەندامەکەی کە بە خۆڵبارین دێت بەڵام ئەوەی هەندێ ئەناسۆر یا هەندێ کانزای نادر کانزای زۆر کەم کە هەندێک جار پێویستن ئەگەر لە شوێنێکا خۆڵێک ئەو شتەیتیانە بێ ئەم خۆڵبارنە بێتە هۆی وەکو منگەنیز وەکو پۆتاسیۆم وەکو زینک وەکو سلێنیۆم هەندێک لەم شتانە لە خۆڵە لە منتیقەک و منتیقەیەکی تر بهێنێت و ئەمە مادەی سوودبەخشە بۆ ڕوەکەکان بەڵام لەگەڵا چون زەرەری تری هەیە زۆر سوودبەخشەکەی نادرێت بەڵام هەیە هەر دیار نەما ئەو سوودەشی باشە دکتۆر چۆنی ڕێگری بکەین لەو خۆڵبارینە ڕەنگە ئەمە مادام ناوچەکانی ئاماژەت بۆ کرد کە ڕەنگە ئێمە لای خۆمان دروست نەبێ بەڵام لە ناوچەکانی دەوروبەرەوە یەتمەمان ئەم خۆڵبارینە ڕەنگە نەتوانی کە ڕێگری لێ بکەی بەڵام چی بکرێ بۆ ئەوەی کە هەتا ڕادەیەک ئەو زیانانەی کە هەیەی یاخود ئەو کەشە ناخۆشەی کە دروستی ئەکاوی خوڵقێنە لەو ناوچەی کە خۆڵبارینتیا ڕوئەدا کەم بکرێتەوە بە شازێکی گشتی پێویستە چی بکرێت؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بەڵام بەداخەوە وڵاتانی ڕۆژهەڵات لەم ساڵان ئەخیرە بەهۆی شەڕ و شتانەوە گرنگیان نەدا بە مۆزوعە ئەمە زۆر شتێکی گرنگە بەڵام ئەمە بڵین کۆربەندێک یان تافقەیەکی سەرەکی لە بینی وڵاتان پێویستە چەند وڵاتی شەرقی لاوسەد هەروەکە لە ئەوروپا پێکەوە زۆر کۆنفرانسی ژینگەی زۆر دانیشتن ئەکرێ ئەم شەش وڵاتی شەرقی لاوسەد کە هەمویان پێکەوە دەستیان هەیە لەم خۆڵبارینە پێکەوە گەدا بنیشن بەڵێ ڕێگەی زانستی هەیە زۆر ڕێگای هەیە کە بەرگری بکرێتەوە یەکێ لەوانەوەیە کە ڕێژەی سەوزایی زۆر بکرێت ڕێژەی سەوزایی بە عام زۆر بکرێت کە ئەو شتانێک کە بێتە هۆکاری کەمبوونەوەی بە بیابان بوون ئەگەر ئێمە زۆری بکەین کا بۆ ڕێگریمان کرد بەرحاڵ خۆڵبارین لە شوێنێکە کەوکو بیابان زۆر سافە زۆر ڕێکوپێکە خۆڵەکەی هێن ئەگەر بربەستی بێ لەسەر بربەستی فیزیاییمانەی بایۆلۆجیمانە بایۆلۆژیەکە دار و سەوزاییە بربەستی فیزیایەکە لە هەندێک شوێنە تەنانەت دیوارەکەن بۆ هەندێک شوێن یا بەرزایەکە هەر شوێنێکە بەرزی و نزمی زۆرتر بێ خۆڵبارینەکەی کەمترە بێتەوە هەر شوێنێکە داری تیا بێ ئەم دارانە بەرگریەکەن کە هەر شتێکە بتوانێت وزەی باکە بشکێنێت خۆی توانێت خۆڵبارینەکە کەم بکاتە کابوو وڵاتان ئەتوان ڕێژەی سەوزایی زۆرکەن شێ زۆرکەن ئەم سەد دروستکردنە زۆرەی کە وڵاتان بەڕاستی هەندێک جار مافی وڵاتانی تر پێشێلەکەن کە بمە تورکیا دەسەدەکی گەورە دروستەکە تۆزی عامدی تایەمانە کەتەوە هۆکارە سیاسەکانی هەندێک جار کە وڵاتی بە عام وشکە کات و زەرری چەند وڵاتی تیا بگەرم وڵاتانە پێکەوە دانیشن تەوافقی بکەن بەڵێ توان پێشگیری لێ بکەن بەداخەوە ڕیسەرچەکان ئەڵێت پێشبینیەکان کە ئەگەر ئاوا بڕوات لە ساڵی 2050 عراق و شەرق ئەوسەد 300 ڕۆژ لە 365 ڕۆژی ساڵ خۆڵبارینی تیا بێت 25 ساڵی تر 300 ڕۆژ و تا 2035 ئەڵێن 200 ڕۆژ خۆڵبارینمانە بێت ئەمە بەڕاستی کارەساتێکە تەواو ژیانەوەستێنێت کەواتە کۆمەڵی هۆکاری کەش بەدەر لە بیابانەکان کاریگەری هەیە لەسەر ئەو خۆڵبارینە دکتۆر باسیەوەکەن کە ئەگەر ئەم شەپۆلەش بڕوا شەپۆلێکی کە بەڕێگاوەیە ئەمەیان چۆنە بەتاکید وایە تازە لەبەر ئەوەی ئێمە سۆرسەکە یا سەرچاوەکە زانین چێ سەرچاوەکە ئەوەیە وشکی بیابانەکان ئێمە وشکی ئەو 5 سنتەرێک کە پێم وتن هەر ڕۆژێک کە وزەی باگەشتە و ئاستەی کە بتوانێت ئەو ڕێژە بچووکانە هەڵبگرێت لە خۆی هەڵیەگرێتەوە بۆ ئەمە ناوەستێت تازە لە مۆلا بەردەوام ئەبێت هەر ڕۆژێ هەر ساڵێک کە ئەو ساڵە باران باریم تەڕەتوچی کەمتر بوو خۆڵباریمان زۆرترە بێ هەتا شێک کەمتر بێ خۆڵباری زۆرتر بێت بەمە لە چەند ساڵی داهاتوە ئەگەر ئیشێکی بۆ نەکەن بەردەوام بێ وەقت ناوەستێت باشە دکتۆر ئاماژت بۆ کردوتت پێویستە کە ڕێژەی سەوزایی زیاد بکرێ بۆ ئەوەی کە وەکو بربەستێک وابێ ئەم ڕێژەی سەوزاییە ئەگەر لە خودی ناوچەکەی خۆتەوە دەست پێ بکەی بە قەراغی شارەکانە ئەم سەوزاییە هەبێ ئیتر ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خۆڵبارینەکە کاریگەریەکانی کەم بێتەوە یاخود پێویستەکە هەر لە ئەو ناوچانەی کە خۆڵبارینەکە لێ ڕوەدا لەوێ هەبێ لە ناوچەکەی تۆ هەبێ ئەنجا بەو ڕادەیە کەم ئەبێتەوە بەڵە ڕاستەکەی بەشە دووەمەکەیەتی پێویستە کامی پێکەوەیش بکە بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان ڕێژێکی سەوزایی زۆرترە خۆی سەنتەری خۆڵبارین نییە بەڵام بەرحاڵ ئەم خۆڵە زۆر بەرزە و ئەگەر ئەو بربەستانش دروستکەی وایە ئەبێتە هۆی ئەوەی کە لانی کەم هەرێمەکەی ئێمە بەرەو بە بیابانبوون نەچێت چەند ساڵتر ئێمەش دەبینە سەرچاوی خۆڵبارین ئەو کاتە بە خۆمان زۆر خراپە بێ بە بایەکی زۆر بچووک هەرێمی کوردستانی کاتە ناوخۆی خۆی دروستەکە ئێستا
لە ناوەڕاستی عراق و لە سعودیا و لە ئەفریقا و لە سووریا دێت بەڵام کاتە ئێمەش سەوزای خۆمان نەپارێزین خۆشمانە بین بەسەر چاوی خۆڵبارین و کاتە بە بایەکی زۆر بچووک خۆشمانە بینە سەر چاوی خۆڵبارین و کارەساتەکە زۆر گەورەتر بێت بەڵام بەعام شتەکە بێت لە بینی ئەم چەند وڵاتە پێکەوە میشە بکرێت بەڕاستی زۆر باشە کەواتە وەک ناوەندە ئەکادیمیەکان کە زۆر جارێ ئێمە باسەکەین هۆکارەکان زۆربەی مانەمانزانی بەزەوەی بیابانەکان ئەم خۆڵەمان بووە بەڵام چەندین هۆکاری کەوی کە بەڕێزە دێتە ئاماژۆپیا کەمی ئەو کەمی شێ کاریگەریە بێت لەسەرەوەی کامە بەردەوامی هەبێت و دووبارە بێتەوە ئەمە تا چەند لە ناوەندە ئەکادیمیەکانە کاری لەسەر بکرێ بۆی کە زیاتر هۆشیاری هەبێ بەرامبەر هەم ژینگە هەم سەوزایی هەم خاک و هەم خۆڵەشی کابارێ نەڵێن هەر بە خوای گیان بارانێک ببارێت و خۆڵەکە نەمێنێ هۆشیاریمانە بێ وەکو لایەنە زانستیەکەشی ڕاستەکەی لە وڵاتان بەعام زۆر زۆر گرنگی پێدرێت کۆنفرانسی عالەمی ساڵانە لە چەندین وڵات و بڵم سەدها کۆنفرانسی عالەمی لەسەر دزەرتیفیکیشن بە بیابان بوون وەروەها ئەم شتانە بکرێت و ڕێگە بەرگری کەرەوەکانیشی هەروەها بێت بەڵام ناوەندە ئاکادمیەکان بەس ئەتوانن کێشەکان بناسێن بڵێن کێشەکان ئەوەیە وەزعی ئێمە ئێستا بارودۆخی ئێمە ئالەمەیە مەترسیەکە ئەمەیە بەڵام ئەوەی کە ئیشەکە بکە ئەو کاتە بێتە سەر ئەسۆی حکوومەتەکان چون بەرحەڵ بودجێ بێت تەرخانکردنی بودجێ بەڵام ناوەندی ئاکادمی بەس وەزیفەی ئەوەیە ئەرکیەوەیە کە کێشەکە بناسێن تو چارەسەری بە چارەسەرکردن ناتوانێت بکات چون چارەسەرکردن بێتە ئەوەی کە بەرحەڵ بودجێتیە باجێتێکی باش لێوێکە ئیشی لەسەر بکرێت دەستەکان خۆش بێت دکتۆر گیان سپاس بۆ ئەوەی کە بەڕاستەوە خۆ لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە زۆر زۆر بەخێر بیت